وەرزی هەرمێ لە مانگی نۆوە دەست پێەکە. هەرمێ پێنج-شەش جۆری هەیە لە وڵاتی ئێمە. سەرەتا هەرمەی دۆشاوی دەست پێکات، دواوەی تر ئەبێتە هەرمێ لاسوورە و هەرمێ ناسکا چێتە پاییزێکی درەنگەوانێ. ئێستا وەرزی هەرمەی دۆشاویە. هەرمەی دۆشاوی جۆرێکە زیاتر لە ناوچەی شارباژێڕە هەیە کە لێرە ئیتر ئەو جۆرانەی کە هەیە بەڕاستی لە کۆنەوە کە ناسراوە دۆشاویە، لاسوورەیە، ناسکەیە، هەروە بێتەوە باڵەچیە. ئەم شەش حەوت جۆرە کە ناسراون. ئێستا جۆری تریش هاتوۆتە وڵاتی ئەمەوە، بەڵامی تر هەر یەکە ناوێکی هەیە، وردە خەریکە ئەناسێنرێ. لەم ناوچانەی شارباژێڕا لەم شاخوینانە زیاتر دێمە لە سەرەتای بەهارەوە ئەشێڵژێ، دواتر ئیتر ئەوەی گەر وشکەڵ و یان بەعزەینێکی هەبێ پاگەکرێتەوە، ئیتر دوایی هەتا وەرزی پێگەشتنی. خزمەتکردنی هەرمێ بەڕاستی زۆر کەمە، بەڵام خۆش ینی دارێکە عەزێتت نادا ڕاستیە. ینی دارێکە عەزێتی نییە، ئەوە نییە بڵێ وەک هەنێداری تر وەکو هەنجیریان وەکو داری تر بەردەوام توێنیکە یەک جار ئەی ڕنینەکەی بەشێکی یەکەی تەگەڵاوە ئەوەی کەینە ئەوەشی کە گەیوە ئەتوانی بگەینیتە بازاڕەکانەوە. خی گەورە ئەم ناوچەی وا دروست کردووە، بەڕاستی هیچ پێویستی بەوە نییە، نە تۆ ئایی بیت نە تۆ ینیکەی نەپەین بەستەنها شێڵانێکی ئەوێت بۆ ئەوەی کە تۆزێ ئەم ناوچانە فێنکە بەڕاستی تەرزەخان. ئیتر هیچ عەزێتێکی نییە، هیچینی ناوێت، تەنها ئەوەیە. اینجا لە ڕووی ئەوەشۆ ئێستا ئەم باخانەی کە بینی هیچ دەرمان بەس دەرمان مشکلەیە، بەڕاستی دەرمان نەکرێ، هیچ پێویستی بە هیچ دەرمانێک نییە، سروشتیە. خی گەورە وای دروست کردووە لێرە هەر بۆ خۆی خۆڕسک ئەڕوێت. چەندین دار هەیە ئێمە بەزە و ناتوانین متوربەکەی لێین، لە دو ساڵ 3 ساڵ بووە بە هەرمێ و تۆ بەرە لێ کردوێتەوە. ینی خی گەورە نیعمەتێکی وای هێناوەتە ئەم وڵاتەی ئێمەوە، بەس ئەوەیە هەیە تر وردە ئێمە قەدری بزانین. وەکو ئەوەی باسمان کرد هەرمێ جۆرێکی لە مانگی نوێیان پێگات، بەڵام ئەم جۆرەیان پێی ئەوترێت هەرمێ لاسوورە. ئەم جۆرەیان ئەچێتە مانگی دەوە، لە پێنجیدا ئەڕنرێت ئەکرێتە ناو گەڵاوە، کاکرێتە ناو گەڵاوە بۆ ئەوەی هەر هەمووی بەرهەمەکە دانە و دوانوسیان نەکەوێتە ناو عەرزەوە، بۆی بەعام لەوێ کۆکرێتەوانێ و باغدارەکە مستەفید بێ لی. جۆرێکی تریشمان هەیە، ئەمە جۆرێکی تریانە پێی ئەوترێ هەرمێ باڵەکی، ئەمە نەوعێتەکەیەتی. ئەم جۆرە باڵەشیە لە ناو گەڵایە گەورە نابێت، لە ناو گەڵا گەورە نابێ هەر بۆ خۆی پێئەگات، بەڵام کە ئەچێتە مانگی 10 و 11 ئەوانەوە بەڕاستی تام و بۆنێکی خۆشی هەیە و چێژێکی تایبەتی خۆی هەیە. بەنسبەت جۆرەکانی هەرمێەوە هەموو ئەم جۆرە هەرمیانە لەم ناوچانەی کوردستانە بە تایبەتی لە سنووری شارباژێ ڕابەر هەمەهێنرێت. وەختی خۆی ئەم هەرمیانە هاورداکرا بۆ بەغا بۆ سیارە هات، من بەبیرمێت لەناو ئەم دێی ئێمەیە سیارە هاوڕاگیرا ئەبرا بۆ بەغا ئەبرا بۆ جنوب. ئاسی بەرهەمێنانی جاران زۆرتر بوو، بەڵام ئێستا بەهۆی وشکە ساڵی و بەهۆی مەناخی زەوی گەرم بۆ بەڕاستی ئەمیش ئینی بەسەر هاتووە، گۆڕانکاری بەسەر هاتووە. بەڵام مهم ئەوەی ئێمە هەوڵ بدەین وردە ئەم بەرهەمانە بێڵینەوە هەرچۆنێک بێت بۆکوونەوەی داهاتوومان باو باپیرانمان زۆریان عەزێت پێوە بینیەوە. بەڕاستی هیوادارم خەڵکی ئێمەشەی تر بگەڕێتەوە بۆ ئەم جۆرە خواردنانە، ئەمانە لە بری عیلاج بخوا. ئەمە جۆرە بەرهەمێکە بە خەڵک گەڕێتەوە بۆ ئەم شتە سروشتیانە. ئەمە زۆر شتێکی تایبەت نسبەت لە خۆشی 6 ساڵانە ئەگەر ئافاتی هەبێ یاخود تەرزە هەبێ یاخود گڕە و گەرمایشی زۆر هەبێ زۆر دەگمەن نەخۆشەکەی، بەڵام ئەگەر بەرکەوێ لە چەند ساڵێکە ئەو کاتە هەوڵەدەین لە ڕێی ئەندازیارێکی کوشت و کاڵیەوە کۆمەڵی زانیاری وەرگرین و بەو زانیاریانەی کە خۆشمان هەمانە چارەسەری بکەین.
ئەمە شێوازی هەڵگرتنەکەیەتی لە ناوگەڵایە بەڕاستی ئەبێ زۆر بە وریایەوە بکرێت لەبەرەوەی ئەوانەی کە شکست و برینار و ئەوانن ئەبێ جیاکرێتەوە لەبەرەوەی لە مدەی 8 ڕۆژە ئەم هەرمەیە هەڵەژیرێت ئەوەی کە ئامێنێ کە برینار بێت زووتر ئەگات و کۆمەڵەکار هەمووی ئەڕزێنێ دو ئەوە گەڵایەکی نەرمی بۆ ڕاخەیت گەڵایەکی نەرم بۆ ڕاخست بە شێوەیەکی نەرم هەمان گەڵایتر ورتر داری پێوە نەبێ برینار ببێت ئەبێ بیدەی بەسەر هەرمێکەیە بە جۆرێک داینیت کە هین نەبێت هەتاوی بەر نەکەوێت و هەواش لێی نەیە لە ماوەی ئەم هەفتەیە کە ئامێنێتەوانێ کەیتەوە بەڕاستی لە دو 5 ڕۆژ 6 ڕۆژەوە تام و بۆن و شتێکی تایبەتی خۆی هەیە هەستەکەیت کە ئەمە ئیتر بەرەو ئەوە ڕاگەیوە نابێ لابدا لەو 8 ڕۆژە کە لایە ئیتر دواوە بەرەو ڕزینەڕوە ئەو کاتەش بەرهەمە هێنرێ بۆ ناو بازاڕەکان و ئەوەی کە گەیوە جیایەکەینەوە لایە بین بە هەرەوەزی خانمەکانمان هەنێکی لەکەن بە هەرمەی لەتکە و بۆ شەوچەرەی زستان و هەنێکیشی ئەوەی کە هەر بە شینی ئەمێنێتەوە جاریشکەیکەینەوە گەڵاوە دووبارە بۆ ئەوەی پێ بگات بازێکیشی ئەوانەی کە زۆر ئەگات بۆ دۆشا و بەکاریهێنین و هەروە بێتەوە کە ئەمێنێتەوە بۆ لەتکە و بۆ شەوچەرەی زستان ئەوەی کە ئامێنێتەوە. لە کۆتاییە هیوادارم لایانی پەیوەندیدار بیرێک لە جوتیاران و باغداران بکاتەوە بەڕاستی لەم سروشە جوانەی ئێمە ئەو بەرهەمەی ئێمە هەمانە لە کەم وڵاتە هەیە بگرە هەر نیشە بۆ ئەوی بتوانین ئێمەش پەرەی پێبین و بەرهەمەکەمان وانە بێت کە ئێستا لە بازاڕەکانە جاری وا هەیە جوتیار یاخود باغدار چەنە بیر لەوە کاتەوە کە بەرهەمەکەی لێکاتەوە نەش بیر لەوە کاتەوە کە بەرهەمەکەی ساخاتەوە هیوادارم هاوکاری فەلاح بکرێ و جوتیار کرێ بۆی وڵاتەکەمان ئاوا بە گەشتی جوانی بمێنێتەوە ئەو بەرهەمە جوانی کە باو باپیرانمان بۆیان بەجێهێشتوین هیوادارین پەرەی پێبین و بمێنێتەوانێ.